چۆن بڕیاری گەماروی سەر فڕۆکەخانی سلەیمانی درا دوای زیاتر لە 2 ساڵ سزا دوجار بڕیارە تورکیا گەمارۆکانی سەر سلەیمانی هەڵبگرێت هەم سزاکە و هەم لابردنی سزاکە بەهۆی ڕۆڵگەڕانی ئەم شارەوەیە بۆ پشتیوانی هێزە کوردیەکان و پرۆسەی ئاشتی لە میانی کۆبوونەوەکەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم و ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە چوارچێوەی باسکردنی پرۆسەی ئاشتی و هەنگاوەکانی تورکیا سەرۆکی تورکیا باسی لەوە کردووە بەم زوانە گەمارۆکانی سەر فڕۆکەخانی سلەیمانی هەڵدەگرن و کۆتایی بەو گەمارۆیانە دەهێنن ئەوەشی وەک بەشێک لە هەنگاوەکانی دەوڵەت بۆ چارەسەری ئاشتیانی پرسی کورد ناو بردووە یحیا ئۆستۆن سەرۆکی پەیوەندیەکانی هێڵی ئاسمانی تورکی لە پۆستێکیدا لە تۆڕی کۆمەڵاتی ئێکس ڕایگەیاند دڵخۆشین کە جارێکی دیکە و بەم نزیکانە هێڵی سلەیمانیمان دەست پێ دەکاتەوە هەفتانە 7 گەشتی بەردەوامیان بۆ فڕۆکەخانی نێودەوڵەتی سلەیمانی دەبێت لابردنی گەمارۆکە بەهۆی ڕۆڵی باڵای ئەم شارەیە لە پرۆسەی ئاشتی و هەنگاونان بۆ سەرخستنی لەگەڵ دەستپێکردنی پرۆسەکە شاندەکانی ئیمراڵی و دەمپارتی سەردانی سلەیمانیان کردو لەگەڵ سەرۆکی یەکێتی کۆبوونەوە یەکێتی بەڕوونی پشتیوانی بۆ هەر پرۆسێکی ئاشتی ڕاگەیاند ڕۆڵی گرنگیشی بینی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی هەمەلایەنەکان لەگەڵ تورکیا و لایەنی کوردی لە باکووری کوردستان ڕایە گشتی لەسەر ناوێ گروپا ئاشتی جوواکا دموکراتیک یا ji bo ku lezê bide pêvajwê guhartin û veguhartinên demokratîk hatiye avakirin her kesê ku li vir amade û şahiyê da çelekiya me dîrokî demokratîk dikin bi rêzdarî silav dikin لە چوارچێوەی هەنگاونان بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی یەکەم هەنگاوی پراکتیکی کە پرۆسەی سوتاندنی چەکی گروپێک لە گەریلاکان بوو لە ئەشکەوتی جاسەنە لە سلەیمانی بەڕێوە چوو تیایدا یەکێتی ڕۆڵی سەرەکی بینی و شوێن و ئاسایشی و پرۆسەی لە ئەستۆ گرت هەردوو لایانی پرۆسەکەش کۆک بوون لەسەر ئەو ڕۆڵی یەکێتی ئێستاش کۆتایی هێنان بەو گەمارۆیانەی کە بە دەیان ملیۆن دۆلار زیانی لێکەوتەوە بەهۆی ڕۆڵگێڕانی سەرۆکی یەکێتی لەم پرۆسەیەدا کۆتایی دێت هەڵگرتنی سزاکانی سەر فڕۆکەخانی سلەیمانی لە کاتێکدایە سەرەتای ئەم مانگە لە سەرداوای دامەزراوەی سەرۆک مام جەلال محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق ڕەزامەندیدا لەسەر گۆڕینی ناوی فڕۆکەخانی سلەیمانی بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی و دواتریش بافڵ جەلال تاڵەبانی بەو بۆنەیەوە لا نامێکی فەرمیدا بە ناوی خۆی و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سوپاسی سەرۆک وەزیرانی عێراقی کرد.